هاتوین ژیانی خێزانێک بگۆڕین کە کرێچین و زیاتر لە 7,000 دلار قەرزاری کار و نەخۆشیەکەی باوکیانن. لە دەرگای ماڵەکەماندا و بە ناوی خوددا ژیانیان دەگۆڕین. کچ و کوڕەکانیان وازیان لە خوێندن هێناوە و شەو و ڕۆژ کارتۆن کۆ دەکەنەوە. سپاس کە ئێوە دەرگای خۆتان بۆ ئێمە کردەوە. دەبوو ئێمە ئەم بەیانیە هاتبان بەڵام ئیتر هەندێک تاخیر بووین داوای لەبوردنمان هەیە. بەڕێزی ئێمە پێش ئێستاش کە قسێک مناقشەمان کرد باسیەوەتان کرد کە ئەمڕۆ تقریبان دەبێتە نزیکی 7 مانگوانیە کە باوکیان کوچی دوای کردووە. پێم خۆشە لەوە دەست پێ بکەم باوکیان چۆن کوچی دوای کرد؟ نەخۆش بوو یان نەخۆشی درێژخانیە بوو. چەند ساڵ بوو؟ بەخوای تقریبان 15 ساڵەوە نەخۆش بوو. 15 ساڵ ئەوە نەخۆشە. بەس ئەوەیە یعنی مانگەک ساغ بوو، مانگەک کەتە بوو. ئەو مانگەی کەتە بوو بەخوای بەخۆمان ئەمن بەخۆم لەگەڵم دارانە کچکەش بوون بەسەر ئیشمان پێ دەکردی. یعنی کە ئەو ساخیش بوو ببوورە هەر ئێوە ئیشەکەتان دەکرد ئەو نەیدەتوانیت لە گەرمان دەکرد یان بەخۆی بەتەنێ نەیدەتوانی کچەکانی دەبرد لەگە خۆیان ئەوانە دەچون. ئیشەکە چی بوو؟ هەر ئەو قاقەز هەرەوەی ئێستا هەر ئەوەی لە پاش ینی نەخۆش کە لە پاش پێشیانێ دوکانی هەبوو ئەو قەردەئی دوکانی هاتە سەرمان دوکانی قماش و جلوبەرجی هەبوو. لە پاشان نەخۆشی ئەو نەخۆشی گرت شاگردی دانا سەری بردانە تەهەران لەوێن دەرێ مەسرەفەکی زۆریانێ کرد هەر ئەوەی نەبوو عیلاجی نەبوو هینانەوە هەتا بە خۆی هاتەوە بە تەمان شاگردی پارەکی زۆرمانە دەستدا زەرەرکی زۆرمان کرد. قەرزەکان چەند بوون؟ بەخوای زۆر بوو بەس ئێستا عالیان 6 دەفتەر ئەوهانی. یعنی ئەوە دوای ئەوەی کە کەم بوون بوونە 6 دەفتەر بۆچی ئەوەندە زۆر بوون هیچی بوون؟ ئاخر 4 دوکانی هەبوو کرێ دوکانەکان دەتوانم بڵێم پێشەوەی نەخۆش بکەوێت وەزعی باش بوو وەزعتان خراپ بێت. وەزمان باش بە عیبمان نەبوو لە پاش دوکانەکان ئەو هەمان لێ هات. و ساڵی چەند توای لێ هات؟ بەخوام نازانم بزەبێت 2000 و چەند بەبیتە لەگەڵ پێش هاتنی داعش بوو لەگەڵ هاتنی داعش لەگەڵ هاتنی داعش 2012 پێش هاتنی داعش پێشی داعشی پێشی داعشی غەڵەت نەم ئەو کاتەش ئێوەش ئەوانە کچکە بوون یانی ئەوەی هەندا نەبیانی لەسەر دوکانیدان. ئەو کات ئێستا تەمەنت 20 ساڵەوانە؟ بەڵێ یعنی ئەو کات ڕەنگە تەمەنی دەوروبەری 12-13 ساڵ بوو یعنی ئێوە نەبوو بچێت هاوکاری باوکی نەبوو هاوکاری بکاتن بەخوای لە پاشان چی ئەو دوکانانەمان لە دەستدا و یانی بەخۆی کە تەماری گچکەش بوون بەزان بە پێیان دەمبردنە و غاباتەی تشتیان دەفرۆشت هەتا ڕۆژانە ژیانی خۆمان بەڕێ دەکرد. ئەو هایە کە خێرەی پێ دەکردین سەبر یان لە دەی خۆمان دەگرتەوە قەردەکەمان پێدەداوە. یعنی قەردەکانیش ئێوە داوتانەوە نەک ئەوەیە لێتان خۆش بوون؟ ڕامان نەگرتی هەدایتمانەوە کەس خۆش نەبوو کەس خۆش نەبووە.
پێشتر چەند بوو ئێستا 6 دەفتەری مایە تقریبان 12 دەفتەر هادا 12 دەفتەر بوو پێشتر بەسەر یعنی 6 دەفتەر بەو ئیشە داتانەوە بە کارت و هەمووشیان پێدەکردین بە خێر و بە زەکات و بەوانەوە ئارێوڵە بە هەمووی دایتمانەوە ئێستاش ئەوەن دەمایە هەمووی یەک کەسەیان زۆر کەسن هەریەکە هەندێک کەسە و باشە هەمووی نووسرا ینی لە کتاب نووسیتمان چەند کەسن ئەوەندە هەموو ناوی خۆیان نووسرا و چەند دیامە و چەند قەرداریان ڕەحمەتی خۆی نووسیویتیان نا بەخۆی بەدەستی خۆی نووسیت هەمووی نووسیتی کێ لای کێ ئەوە کردو هەمووی نووسیت ئەمە دەستکاریمان سکاڵیان تومار نەکردووە یەکیان نەبی سکاڵە تۆمار کراویش ئیمان خلاص کرد نزیکەی دەفتەر و 20 وەرەقە بوو خلاصمان کرد ئەو کاتی بە خۆی مابوو بەخۆی مابوو بە مانگانە دەماندایە خلاصمان کرد خوا عەفوی کە ئینشاءڵڵا دەزانم ئێستا قەرزانە بارێکی زۆر قورسە لەسەر شان بەخوا ئێستا هەتا دەمن لێرە بژیم بەس قەردەکەم نەنی گەلە ناخۆش وەڵا هیچ شتێکەک و قەرد نییە و ئینشاءڵڵا خوا دەرگای باشتان بوو دەکاتەوە ئینشاءڵڵا توش ئێستاش هەر لەگەڵ خوشک و براکانت کارتون ئەوانە وازت لە مەکتەبی شێناوانە واز پێمەکەی بشینە لەبە هەنگێ لەوە نەبووی خۆت و خوشک و براکانت هەمووتان بەیەکەوە ئەو ئیشەی دەکەنوانە هەمومان بەیەکەوە ئیشەی دەکەن ئینشاءڵڵا ئەوان ینی خوا دەرگای باشتان بکاتە ئەوان بەردەوامن لە مەکتەبیان بەخوای ئەوان سێ خوشکەکەم و لەگەڵ برایان بەردەوام لەمەکرێت ئەو ساچینەوە بەردەوام بەزای ڕۆژ دەیگوتینە دەرکی کێوای دەگوت کچەکان دەیگوتی دەچین لێرە دادەمەزرین شتکە دەکەین بە نسبەت خوێندنی منداڵەکان ئەو منداڵانە و هیکاک حەسەنیش مەصرەفی ئەوان خەرجی ئەوان هی ئەم 2 ساڵی دابێت هەمووی لەسەر ئێمە دەبێت یعنی ئێوە خەمی ئەوەتان نەبێت هەرچی خەرجی ئەوان پێویستیانە ئەوان خوشک و برای ئێمەن هەرچیتان ویست لە مەکتەب لە خوێندنەکەیان ئەوە لەسەر ئێمەیە وەکو دەستگای خێرخوازی بارزانانی ئێمە لەگەڵ دەستپێکردنی ساڵی نوێ لەگەڵ بەڕێستان هاوکار دەبین بۆی توش دەست بە خوێندنی خۆت بکەیت من نامەوێت زۆر ڕاتان بگرم ببورن بەس ئەگەر بە شەهینازی گورەی ئەو جانتا بێنێت نە کارتونەکە باسی هەرزوو ئەوانەوە کرد پێم خۆشە بێنە سەر کارکردنی ئێوەش دەستخۆش ئەو کارەی تو دەیکەی ئێستا دەزانم دڵنیام کە مرتاحنی خۆت حەزت لە چ کارێکە لەگەڵ ئەوەی کە تۆ پێویستە بەرداوامی بە خوێندنەکەت بدەیت خوێندنی تۆ لە هەموو شتێک گرنگترە حەز دەکەی چ کارێک بکەیت بە قورعان هەر ئیشەکە و لەگە ئیشەکە لەگە خینەکەم ڕێگی بەسە چی ئیشێک بەخوا ئێستا زۆری یعنی خودی خۆم زۆری عەزم لە شەریکەکە دامەزریم لە شەریکەکی بیست تابت دامەزریم ئەوە نەوی کە برێم موقەت و ئەو شتانە بی دامەزریم با مەعاشکەمی مشکلێم نێ بەس دامەزریم کارێکی تر بکەی گرنگ ئەوێ ئەو بڵێن خڕکردنەوەی یان کۆکردنەوەی کارتونەکان نەبێ وانە قورعان بەس ئەو نەبی زۆر زۆرمانی ناحین لەو ئیشە جاری هەیەتا 12 شەوی هەر لە ناو ئیشەین ئەمە هەر ئەویشەیە دەکەین زۆری لاک بوونە 2 ڕۆژەیانی واخت بەرە و ئەوە دەچن تووشی نەخۆشی بن چ نەخۆشیێک پشتێشان کلیەکانیان بۆ چۆنیە گەر باسکەن ئێوە دەچن کارتۆنەکان دێنن چی کارتۆنەی دەینەوە لە مارکێتان ئەو دوانە زۆر بێەوە دەیکە ئەوش ئاسن بیشتیەوەش دەینتەوە ئەوە دەکا ئەمەش لە مارێ پاچی دەکەن و زبری تێدا نالی هەموو دەستێکدانێن دەیگری دەدەین و ینی تۆزەکەی دەبتە هۆی عەساسی تۆز و خۆرەکەی ینی هەیە بە تایتە و شتانە بۆنی لۆدێ ناخۆشە خوشکەکانیشی هاوکار دەمازان ئەوان هەر سێ کچەکان خاوەن دەکەنەوە ئەوانەش دەین خاوەنکردنەکە چۆنیە چی لێ دەکەن
سادەکەن و سەفر دەکەی لەو مارکێتان زبری مارکێتان هەر زبرەی هەبی تێدەکەن و ئەمە دەین و زبرەکەش دەینەوە مارکێتەکان پێش مارکێتەکانی شخان دەکەین و لایەن بەسەتە کارتۆنەکەمان دێ مانگانش 20,000 25,000یان دەدەینی دەدەینە مارکێتەکە بەس مارکێت خۆی فرێ ناداتن ینی بۆ پێشتری فڕیان دەدا و سارەکە پاریان دوای ئەوەی کە زانیان پارەی دەکات ئێستا بە پارەوەی دەکەن ئێستا مانگانە ئیمانیش دەدەین بە زبریشان و فڕە دەینەوە لە ماری زبرەکان ئێستا ئەو ماتۆڕە لەسەر ئەوەی ئەو پڕی زبرە دەچی فڕە دەدا لە جێ زبری ئەرێوەڵە باش ئێمە وەکو دەستگای خێرخوازی بارزانی پێم خۆشە ئەوەتان پێڕابگەێنم کە چیتر نابێتە نا کاک حەسەن و نا خوشک و براکانی کاری کۆکردنەوەی کارتون بکەن لەمە بەدووە ئێمە کارێکی تایبەت بوو کاک حەسەن دابین دەکەین لەناو کەلک لەناو خەبات هەر کارێک کە خۆی پێخۆش بوو لەناو ئەم خەباتە هەر شوێنێکت پێ باش بوو هەر شوێنێکت پێ خۆش بوو ئەوە لەسەر ئێمە دەبێت ئێمە لەو شوێنەی ئەو دەوێت دادەنین و ئینشاءڵڵا ئەو دەبێتە کاری نوێی وەکو بڵێ ئەو برادرانەی کە لەو شوێنێکی ئەو هەڵدەبژێرێتن ئەگەر لە ئیشەکەش نەزانێت هاوکاری دەبن تا فێری ئیشەکە دەبێت و گرنگ چیتر ئیشی کارتون و ئاسن کۆکردنەوە ئەوشتانە ناکەێت زۆر ئەمە شەشتە چاوان دێ بەڕاستی یعنی زۆر جاتینەوە لە مارێ خوشکەکانم دەدا هاتەکەنجینەرە ئەو ئیشە بەردەوام دەبین تەکەنجین لێ قوتار دەبین ئەمیش نەمتانی چیان پێبین چیان پێبین چ جوابیان دەبێت زۆر باشە خوشکی من پێم خۆش نییە زۆر یعنی ئێمە هاتوین بۆ ئەوەی هاوکار بین ئەمە هاتوین بۆی دڵتان خۆش بکەین نهاتوینە هاتوین ئەو بارە قورسەی کە بە هەر هوکارێک بێت کەوتوتە سەر شانتان هەوڵ بدەین بە هەر ڕێگەیەک بێتن لەسەر شانتان لا بین وەمە بە ئەرکی خۆمان دەزانین ئەگەر هاتبین ئەم جانتایشم پێە وابزانم پێتان وایە ئەمە چی تێدا بێ عەبدوڵڵا ئەڕمەتینی بینارێت زۆر ئێوە ئەوە شانسە پێشانتان دەم یان جارێنە گوتن ئێوە چەند قەرزارن؟ 6 دەفتەرە 6 دەفتەر زۆرە ئەو 6 دەفتەرەی تر بە چەند ساڵ داتانەوە؟ بەخوای لە 2011ەوە حساب کاتە ئێستا 2011 تا 13 12 ساڵێتە 12 ساڵ زیاتر دەبی 10 ساڵ ئاهەیە 11 ساڵ دەکەم زۆر باشە ئەمەش قەرزەکانی تر حەسەن لێ بەجددی باوەڕ ناکەم ئێستا ئەوەی دەبینێ گەلە من پیرستە سپاس دەکەم یعنی باوەڕ بۆ شتێک ناکەم کە ئێستا دەیبینم بەس خۆ گوتت خەونی بابی هەم جار دەیگوت
بڕۆن ڕۆژێک دێ قەرزەکان سوازن خەمی قەرتان نەبی خوای گەورە ئامین و دایمە خوای زۆر لێ مەمنونی تو مەزە مەمنونی ئەوانەشم خوای ئەوی تێدا بەشدارە خوای یا ڕەبی خوای باشتیان بەرسی بکەی خوایە يعني بس دي نازم كو پاداشتم و كو تاكي و كشتاكي او تانا قبكم پاداشتین بۆ دەداتەوە ئینشاڵڵا ئێستا ژانی باوەڕ بۆ و معجزەی ناکە ئێستا وا دەی منە پێشم دانرێ نەمدیتە لە ژیان مەمنون ئێمە وەکو دەستگای خێرخوازی بارزانی هەوڵماندا بەشێک لەو بارپرسەیە کەوتە سەرشانتان هەڵبگرین ئینشاڵڵا خوای هیوادارم گەورە لێمە باشتان قبوڵ بکەن. بەنسیب دەکە گەلە مەمنونین ئینشاڵڵا هیچ ناخۆشێکی نابین ئینشاءڵڵا هەرچی چاکە و خێر و سەدەقەیە دێتە ڕێتان ئینشاءڵڵا دوور دەبن لە کاری خراپە ئینشاءڵڵا ڕستان بە زیاد دەبی دوور دەلەمە لە وەسڕێ قسەکان لێرە با زۆر کەیفیان دەبێت ئێستا دەچینە لایەن و دڵی ئەوانیش خۆش دەکەین تو گوتت ئەگەر هەتا لێرە بم هیچی ترت ناوێ بەس قەردەکانمە لەسەر نەبینێ ئەڕ ئەمە وە دەزانین کە هەموو دیناییمێ لە بەرەوەی لەوەتی ئەمە هەینە هە قەردار بین هەر لەوەتی هەینە قەردار بین تو بە قەرداری گەورە بووی یعنی دەقە خۆشیم نەدی لەژی ئەنە خوای دنیا و کوڕەکەت تو منداڵیت نەدیتوە پارەی لەم کردی یەک ڕۆژ پێ نەبووە داو دەقەی شکر خوای زۆر لێ مەمنون بەخوای ئێستا لێرە شارەزانیمە بە باش لە خەبات شارەزانی هەولێری بەتەعنی ئەو هەولێرەکە چەند لێرە نەیسکە بەخوای بچمە نایە زۆرجێ بزردە من تێدا ئەنی من دارم هەموو لەسە ئیش و کەسابەت وەرە لە مادی بوونێ بۆ من داری خۆیان نەدیدیت زۆر پیرۆستان بێت خۆی ئەمدەمێت دریە و کەسانە خۆشکێکە قسەچیان تێدا کردی ئینشاءڵڵا زۆر باشە تو جارێ ئەوە لەوێدانێ شاهینازخان کا لەکێ شاهینازخان ئەوەش بدە چ خەونێکت هەیە ئێستا بەخوای خەونی من ئەوەیە من دارەکانم ینی ڕێیان باش بی و وەچی ژیانیان وەچی ئێستا نەبی ئەوە ئێستا ئیشەکانی نەما و خۆی و خوشک و براکانی لە خوێندن ئەوە مەسروفمان خەرجیمان دابین کرد و کارەکەشمان گۆڕی و قەرزەکانیشمان دانەوە چ خەونێکی ترت هەیە زۆر مەمنون زۆر ئەوە بە هەمووی هەیە بەخوای لە ژیانمدا ئاوات ما بەدەم گو خوایە بەس یعنی بمدەی کە قەت دەورەمەدن نەکەی مەغدوور بم هەشم بی ببەخشمەوە لەسە هەم ئەوی خۆم هەتا ئێستا لە هەتا ئەو دەقەی قەت ئەوە نەبوومە یعنی لۆ خۆماوەدەم لە سەحاری خۆشم بەخشێکمەوە بەبەخش قەت شتێکم ناکە دڵیام ئێستا ئەوانەی کە دەمان بینن و ئەوانەی کە دەتناسن شانازیت پێ دەکەن پێم خۆشە جارێ لات بێتن شانازیت پێ دەبن تۆ ڕەنگە بە تەمەەن گچکەوی بەڵام داکیشت دڵیام ئەو شاهدێت بوو دەدات کە تۆ پیاوێکی زۆر لە تەمەنی خۆت گەورەتری وایان نا ئەرێوڵە ڕاستی هەردوو کوڕەکانم زۆر شانازیان پێوە دەکەن چاوی هەردووکیان ماش دەکەین پێم خۆشە کە ئەو منداڵی لێ وەرگرە جارێ پێم خۆشە ئەوش بکەیتەوە بەرزی ئەوشتانە من دەیبینم وەفای لاگە بخوای گەورە پاداشتان بداتەوە کلیلی چی بوو؟ خانی سارەتی کلیلی خانووە زۆر مەمنون بە هەموو کەلوپەلی ناو ماڵەوە زۆر مەمنونتان بۆ ئێوە مادابین کردووە ئەگەر خەمی گەورەتان تەنها قەردەکان بێ قەردەکانیشماندانەوە و لەمە بۆ دوا دەچەند ژیانی کوێنێ دەست پێ دەکەم گەلەگەلە بەڕاستی قەت ئەو چاکە دەبیت ناکەنەوە هەتا مادی شانازیە بۆ ئێمە کە
خزمەتتان دەکەین. ناخۆشیتان ناداتە مار منداریشتان ئیشاڵە بەهەشتان بە نسیب دەبی هەر ئەوەی قسەی خێری تێدا کردە حەز دەکەم ئەوانەش ئەم دەنگی دێت وەکو ئێوە دڵخۆش بووینە ها پیرۆستان بێت. بارزانی نەمر دەفەرمێت شانازیە بوو مرۆڤ خزمەتکاری ملەتی خۆی بێت ئەمە دروستمی ئێمە وەکو دەستگای خێرخوازی بارزانی شانازیەک هاتین خزمەتتان دەکەین سوپاس کە لە ئێمەتان قبوڵ کرد. هەزار جار پیرۆستان بێتن. خوایە زەمامنی گوینە زیاتر ڕاتان ناگرین پێم خۆشە لەگەڵ کاک حەسەن دەچین بۆی دڵی خوشکەکانیشی خۆشکاتەوەی براکانیشی برات لێ ماوانە بۆی بچین دڵی خوشکەکانیشی خۆشکاتن دڵنیام ئەگەر ئەو هەواڵی پێ بدەیت دڵی ئەوانش زۆر خۆش یعنی بەجددی لەم نیوەگرێ ئەوان هەر دەگری زۆر زۆر ژەگری ئەوجا جارێ تا دەگەینە لایەن هیچی پێ نەڵێن تا بۆی دڵخۆشیەکە هەر بۆ ئەوی بمێن وانە پیرۆزە زۆر دڵخۆشم کە ئێوە ئەوە دڵخۆش دەبین بەسراحەت دەنوانە هەر زۆر یعنی بەژارم شیوام نێتیا مۆجزەی وام نەدیتە قەت ئێمە زۆر زۆر لەوە دڵخۆشتری من زۆر بە دڵخۆشیەوە دڵخۆشم بەڕاستی دریمەتان خۆش کرد هەردەم دتان خۆشکە ئێمە بە زۆر ئەوە نەکەین و هەر یەکسەر با بڕۆینە لای خوشکەکانیش باشە. چۆنن؟ باشە سەلامەتی ماندوو نەبن. چۆنی براجان باشی؟ سەلامەتی ماندوو نەبی. عەزیزی سپاس. تۆ خاڵیانی وانە؟ زۆر باشە. دەزانم چییە؟ ئەو کلیلی خانووی خۆتانە؟ دەزانەوە چییە؟ زان چییە؟ لە پیرۆزە؟ ئینشاءڵڵا ئەمڕۆ ئاخی ڕۆژ دەبێتن چیتر ئێوە ئەویشە ناکەن ئیشێکی تایبەتمان بۆ کاک حەسەن هەیە خۆی دەگەڕێتەوە سەر خوێندن و ئیشێکی تایبەتیش لەمە بەدووە کە ئاخر ڕۆژە ئێوە ئیشی کارتۆن کۆکردنەوە میشە دەیکەن.
ئەم دەفتەرێکە لە دەستمدایە بۆ زۆر کەس کلیلی خوێندن و خۆپێشخستن بووە، بەڵام بۆ ئەم خێزانە بەتەنها بۆ نووسینی قەرزەکانیان بەکارهێنراوە کە نزیکەی 7,000 دلاری ئەمریکی یان دەتوانم بڵێم زیاتر لە 7,000 دلاری ئەمریکی قەرزدار بووینە. تەواویان وازیان لە خوێندن هێنابوو، بەتەنها خەریکی دانەوەی ئەم قەرزانە بوون. ئێمە وەکو دەستگای خێرخوازی بارزانی بە هاوکاری سپۆنسەری ئەم ئەڵقەیەمان بەڕێز خالت خۆشناو کۆمپانیای هێمن گرۆپ کە تەواوی خەرجیەکانی لە ئەستۆی گرتبوو، توانیمان تەواوی قەردەکانیان بدەینەوە، ژیانێکی نوێ، خانوویەکی نوێ بە تەواوی کەلوپەلی ناوماڵەوە، هەمویان دەگەڕێنەوە سەر خوێندن، کارێکی نوێ، ژیانێکی نوێ چاوەڕێیان دەکات. چیتر خەمیان دانەوەی ئەم قەرزانە نابێت، ئێمە ئەم دەفتەرە لێرە بەجێ دەلین و بەیەکەوە بەرە و ژیانێکی نوێ هەنگاو دەرین. با بزانە با بڕۆین، ئەوەش با لێرە بێت. متمانەی تو ژیانی چەندین خێزانی تریش دەگۆڕێت، ببەخشە و ژیانی خێزانێکی دیکەش بگۆڕە.